ئەم دە ڕۆژە زۆر پیرۆزن لەگەڵ ئەو ڕۆژانی تریش کە یانزەیەم ڕۆژیش کە دووەم ڕۆژی جەژنی قوربانە. ئەمانە بە ئیزنی خوا هەوڵ بدەین وەک پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم هیچ ڕۆژێک نییە لای خوای گەورە گەورەتر و بەڕێزتر بێ بۆ چاکە و عیبادەت و خواپەرستی لەم دە ڕۆژە. جا ئەوەی تواناتە بوو ئەگەر هەندێکی بێ هەمووی بێ ڕۆژەکان بگرە ئەوەی تواناتە بوو ڕۆژ و نوێژ زیاتر بکە قورئان بخوێنە زیکری خوا بکە بە ئیزنی خوا لەم ڕۆژانەدا فرسەتێکی گەورەیە هەوڵدە زیکری خوا زۆر بکە گوێ لە قورئان بگرە چونکە ئەم ڕۆژانە عیبادەتکردن لەم ڕۆژانەدا لە مانگی ڕەمەزان خێرترە لە شەوەکان هاتە شەوی لەیلەتول قەدر لە هەموو شەوی پیرۆزترە لە ڕۆژەکانی ساڵیشە ئەم دە ڕۆژە لەگەڵ ڕۆژی یانزەیەمیش کە لە حەدیثترە هاتوو ئینشاءالله ئەوەی کە لە ڕەمەزانە کردت ئێستا زیاتر بیکە چونکە ئێستا خێری زیاترە لە مانگی ڕەمەزان ئەوە دڵنیا بە لەوە بۆیە ئەم ڕۆژانە فرسەتێکە و لەوانەیە دووبارە نەبێتەوە بۆ هەندێکمان خێر و چاکە و عیبادەتی تێدا بکەن.